ئەنجامی هەڵبژاردن ئاراستەی دادگای فیدراڵی کرا چوارچێوەی هەماهەنگیش سەرقاڵی یەکلایکردنەوەی کاندیدی سەرۆک وەزیرانە. ئاکان فیدان لە هەڕەشەکانی بۆ سەرهەستەدە بەردەوامە. ئەمریکاش ڕێکەوتن بە کلیلی چارەسەر دەزانێت. ناکۆکیەکانی پارتی و یەکێتی بەردەوامە. پارتی هەڵوێستی خۆی لەبارەی وەزارەتی ناوخۆ ئاشکرا دەکات. ئەنجامی کۆتایی هەڵبژاردن ئاراستەی دادگای باڵای فیدراڵی کراوە. نووری مالیکی وەک بەتەمەنترین پەرلەمانتاری هەڵبژێردراو سەرۆکاتی یەکەم دانیشتنی پەرلەمان دەکات. ئاوکات چوارچێوەی هەماهەنگیش سەرقاڵی یەکلایکردنەوەی کاندیدی سەرۆک وەزیرانە لە نێوان 30 کاندیددا. پرۆسەی یەکلایکردنەوەی کاندیدی سەرۆک وەزیران جوڵەیەکی سیاسی لە نێو چوارچێوەی هەماهەنگی لایەنەکانی دیکەش دروست کردووە. بەپێی سەرچاوەکان ناوی دەیان کاندین دەهێنرێن بۆ وەرگرتنی ئەو پۆستە لە کاتێکدا لایەنە براوەکانی هەڵبژاردن دەیانەوێت بە لێک تێگەیشتنی سیاسی کاندیدی سێ سەرۆکایەتیەکە یەکلا بکرێتەوە. بەپێی ڕێکارە دەستوریەکان دوای پەسەندکردنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردن سەرۆک کۆمار بانکێشتی پەرلەمانتارانی خولی نوێ دەکات بۆ ئەنجامدانی دانیشتنی یەکەم و هەڵبژاردنی دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. 4 ڕۆژ دوای سەردانەکەی هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا لە دەوحەوە هەڵوێستی توندی نیشاندا و بە ئاژانسی ڕۆیتەرزی ڕاگەیان وا دەردەکەوێت هەسەدا هیچ نیازێکی نەبێت بۆ چوونە ناو سوپای سووریادا. فیدان واتەی کۆتایی دیاری کرد و ڕایگەیان ئەگەر تاوکو کۆتایی ئەمساڵ پابەندیەکانیان جێبەجێ نەکەن هێرشی سەربازیان دەکەینە سەر. ئاوکات براد کوپەر فەرماندەی ناوەندی ئەمریکا باسی لە گرنگی ڕێکەوتنی نێوان هێزەکانی سووریای دموکرات هەسەدە و حکوومەتی کاتی دیمەشق کرد و ڕایگەیان سەرکەوتنی یەخستنی هەسەدە لەگەڵ هێزەکانی حکوومەتی سووریا و ڕێکەوتنیان دەبێتە هۆی دروستبوونی ژینگەیەکی ئاسایش و ئارام و کلیلی سەقامگیری سووریای نوێ. بارپرسێکی پارتی دیموکراتی کوردستان ڕەتی دەکاتەوە لە کابینەی داهاتوو حکوومەتی هەرێم پۆستی وەزارەتی ناوخۆ بە یەکێتی بدرێت و دەڵێت لەم قۆناغەدا وا پێویست دەکات ئەو پۆستە لای پارتی بێت. ئەحمەد کانی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی ڕایگەیان زۆری نەماوە کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان پێک بێت و لەم قۆناغەدا بارودۆخەکە وا دەخوازێت وەزارەتی ناوخۆ لای پارتی بێت. لەبارەی پۆستی سەرۆک کۆماریشەوە ناوبراوتی پۆستی سەرۆک کۆمار هی کووردە بەڵام تا ئێستا یەکلا نەکراوەتەوە پۆستەکە بۆ کام لایەن دەبێت.